ئێوارەتان باش بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لەبێ جارێکی دیکە لە ئەڵقەیەکی دیکە هاتمۆلاتان هیوادارم هەموو باش بن تەندروست باش بن ئەم ئێوارەیە بابەتێکی بەچێژ و بەسوود باز دەکەین و بابەتێک کە زۆر گرنگە بۆ ژیانی هەمومان و هەم لە پەروەردەی منداڵەکانمانەوە دەستپێکی پەروەردەییمان بە نووسین و بە خوێندنەوە بێ دواتر بۆ تەواوی ژیان ئەو پەروەردەیە دروست دەبێت واتە بە شێوەیەکی تەندروست پەروەردەیە کراوی بابەتێکی ئەدەبی کە لەگەڵ نووسەرێکی جوان لەسەر یاخود لەگەڵ قڵەمێک و پێنووسێکی چالاکی بواری ئەدەب و هونەری کوردی ئەم ئێوارەیە قسە دەکەین زۆر بەڕێز هێمن بەرزنجی نووسەری بە ئەزموون لە لامان میوانە زۆر بە خێراتنتانەکەم سوپاسانەکەم کاکە من کە ئامادە بوون لە ستودیۆی ئێوارە سلێمانی سپاس بۆ ئەم دەرفەتان سپاس بۆ کەناڵە جوانەکەتان سپاس بۆ ئەوەی کە دوای 7 ساڵ من جارێکی تر دێمەوە بەر شاشە و جارێکی تر چاوپێکەوتنەکەمەوە خۆشحاڵیشم لەگەڵ جەنابتە ئەزموونێکی تازەی چاوپێکەوتن دەست پێ بکەینەوە زۆر زۆر سپاس دەکەم بۆ من مای ڕێزە و هیوادارم تەندروست باش بن لە هەواڵی تەندروستیشتان دەپرسین ئەو ماوەیە دابڕانی کە هەبوو پێم وابێ ئەوە بوو کە هەم بەشێکی بواری تەندروستیتان بوو ئینشەڵڵا باشترن ئێستا سپاس بۆ ئێوەش کاکێ من با لە جەنابتانەوە بایۆگرافیەک کورتەیەک چەوارد بە هێمن بەرزنجی ببیستین بۆ زۆرێک لەوانەی کە لە یادەوەریاندا کاکێمن و نووسینەکانی هەیە و هەندێک لەوانش کە ڕەنگە هێشتا ئاشنا نەبوو بن بە کاکێمن بەڵێ من لەدایک بووی ساڵی 1970 لە شارۆچکەی بەرزنجە لەدایک بووم دیارە پەیمانگای تەکنیکی سلێمانیم تەواو کردووە لە ساڵی 2007 یەکەمین کتێبم دەرچووە کە کۆمەڵە چیرۆکێک بووە سەرەتا بەکاری چیرۆکی مناڵانە دەستم پێ کردووە دواتر پەلەماوێشتە ناو چیرۆکی گەورە و شعریش جارجارە زیاتر لە 14 کتێبم چاپ کراوە و خەڵاتەکانی کوردستانیش بە لاوی ساڵ و بە گەلاوێژ و بە هەتا دوهامین خەڵاتم فرانکفۆرت بۆ بردووە بۆ چیرۆکی ژنی جەرگڵە بەسوورەکە خەڵاتی ئوستانی داستانی ئێرانیم بردووە بە چیرۆکی کوڕی وێم هەندێک لە میشانە بەس من پێم وایە هێشتا هیچم نەکردووە هەوڵێکی بچکۆلەیە و لە هەوڵام جارێ ینی شتەکانی ئەوەی کە باسم کرد بۆ جانشانی باز نین بەڵام بۆ بایۆگرافیای جەنابەت باست کرد بۆیە باسم کرد جەنا دڵنیام کە هێشتا من هیچم نەکردو و تمۆحم زیاترە کاری باشتر پێشکەش بکەم دەستەکان خۆش بێت بۆ ئێمە زۆرە هەم وەکو کوردێک شانازی بۆ بەڕێستەوەکەین هەم وەکو مرۆڤێک کە ئەو تەیە لە بەڕێستانە دەبینینەوە ئەوانەی کە چەندە دەزانن و چەندە فێر دەبن ئەجا هێشتا بەیادیان دێتەوە یا تێدەگەن لەوەی کە نازانن ئینشەڵڵا بەڕێستان لە بەرزبوونەوە و پلەکانی ژیانتاندا هەمیشە بەردەوام دەبن کاکێ من سەرەتا بە شاعر دەستان پێ کرد دواتر چیرۆک هات ئەو شەپۆلە و گۆڕانکارانە لە ژانرێکەوە بۆ ژانرێکی دیکە چۆن بوو و شێوازی گۆڕانکارێکە چۆن بوو لە لای بەڕێستان بن پێم وایە دایکی ئەدەبیاتی بەتایبەت ئەدەبیاتی کوردی ئەدەبیاتی جیهانی شەعرە پاشان پەلە کێشێتە ناو ڕاندەکانی تۆ تەماشای چیرۆکی کوردی بکە عنی بەڕاستی لەو پێش مەسەلا چیرۆکی شەعرامێز بووە شعری چیرۆکامێز بووە باشە لەبەرەوە ئەم پێیم بۆ بردووە کە لە ناو شعرەکانە چیرۆکەیە بۆیە ئەکرێت چیرۆکان دەربێن بەجیا بنووسێ و ئەکرێت شعرەکە بەجیا بنووسێ بۆیە من هەردوو بوارەکە زۆر حەزم لێ و بەتایبەتی ژواری چیرۆ لەبەرەوە بۆی بیرت خەمەوە من سەرەتا بە چیرۆک دەستم پێکرد چیرۆکی مەڵان پاشان بە شعر دەستم پێکرد چونکە من پێم وایە چیرۆک فەزایەکی فراوانتری هەیە بۆ قسەکردن تیا بۆی شتی باشتری تیا بڵێ بۆی ئازارەکانی زیاتر تیا دەرخەی بۆی کاری ئینسانی زیاتر تیا بکەیت بەڵێ ڕاستە وەکو چیرۆک بەڵام بەڕێستان لەبەروی لە هەردوو بارەکەش دەنووسن بەنووسین لە چیرۆکدا شاعرتان پەراوێز نەخستۆیان ئەو کاتانی کە شاعر دەنووسنەوە کاریگەری دروست ناکات لەسەرەوەی کە چیرۆکەکان پەراوێز بخەیت نەخێر شاعر ئەساسێکی مرۆییە ینی شاعر پەیبردنە بە هەموو شتانی کە ئینسان هەیەی من پێم وایە شاعریش ضرورەتێکی خۆی هەیە لەبەرەوە چەندە چیرۆکم خۆشویستەوە ئەوەندە شاعرم خۆشویستەوە ئەوە من هەر بەوە شەوە نەوەستاوم
لەگەڵ ئەوەشە لە دوامین کارمان ڕۆمانێکم نووسی تر باشەوە نەخۆشکەوتم لەبەرەوە مەجای ئەدەب لە هەر کوێیەکە تۆ سەرکەوتوبی من پێم وایە تۆ بێ ئەسپی خۆتی تیاتاو یان بەڕاستی قسەی خۆتی تیا بکەیت. بەڵێ کاکێ من ڕەنگە ئەو کاتێک کە ئێوە دەستان پێکردوەکو سەرەتای دەستپێکی ئێوە لە چاو ئێستا کاتی ئێستا هەندێک بەردەست نەبوو بێ وەکو ئێستا هەندێک بابەت و ئاسانکاری هەیە نەبوو بێ بەگشتی دەبێ ئەوە بپرسم ئەو ئاستەنگانە چین کاتێک دێتە بەردەم قەڵەمێک دەوێ بنووسێت. ئێمە سەرەتاکە دەستمان کرد بە میشە هێشتا کتێبخانی کوردیەوە دەوڵەمەند نەبووم شێوازە کتێبی وەرجێڕاو نەبوو تەنیا سەرچاوەیە کە هەمان بوو ئەدەبیاتی ڕووسی بوو ئەدەبیاتی ئێرانی بووە ئەدەبیاتی ئەمریکای لاتین بوو ئەدەبیاتی عەرەبی بووش هەندێک لە کتێبەکان وەرجێڕابوون ئەوەی کامانتوانی بیخوێنینەوەی هەموو ئەو ئەدەبیاتە کلاسیکانە بوو وەکو چیخۆف و وەکو داستۆفسکی و شاعیرەکانی تر بەڵام خۆشبەختانە ئێستا مەسایمە بەر ژانرێکی تازاکەین بەر نەوەیەکی تازەی ئەدەبی ئەوروپیەکەوین بەر نەوەیەکی تازەی ئەدەبی ئەمریکای لاتینەکەوین بەر نەوەیەکی تازەی ئەدەبیاتی ئێرانیەکەوین یان ئەدەبیاتی عەرەبیەکەوین تۆ تەماشاکە چیرۆکی عەرەبی ئێستا لەکوایە ینی هەموو سەردی تێپەڕاندووە ئێستا چیرۆک گەیشتۆتە پۆست مۆدێرنە ئێستا چیرۆک گوای لێ هاتۆ مەسەلا چیرۆکێکی کورد لە 25 وشەیە نووسێتەوەوانی ئێستا شەعر هەموو قۆناغەکانی کلاسیک و قۆناغەکانی ئازادوانی تێپەڕاندووە هاتۆتە سەر نان و شەعر بەڕاستێکی ینی هەموو ئەمانە ئێستا ئەو کاتانە بەربەز بەردەستێمە ئەوە بوو سەرچاوەکان کەم بوون و ئێمە زمانی دیکەشمان نازانی بەڕاستی نەمانتوانی بە ئینگلیزی بخوێنین و نەمانتوانی بە عەرەبی بخوێنینەوە تەنیا هەمان بوو زمانی کوردی بوو ئەو کاتەش هەرچەند بە پەنجەکانی دەسە بژێرا چەند وەرجێڕێکمان هەبوو ئیشان بۆ کردین وە سپاسیانەکەین ئەگەرەوانیش نەبووە لێرە ئەدەبیات ناگەیشتێ دیارە چەند گەنجێکی وەکو ئێمە نانەتوانی قسە بکەن نانتوانی بنووسن. بەڵێ هێوای سەرکەوتنتان بۆ دەخوازیین کاک هێمن بەرهەمی چاپکراوتان زۆرە ئێوە پێت وایە نووسەر ئەوەی دەنووسێت پێویست دەکات بگاتە لای خوێنەر و بینەرەکەی یاخود ئێوە لەو جۆرە کەسان باوەڕتان بە چۆنیەتی هەیە نەک چەندێتی؟ لە ڕاستیە من باوەڕم بە هەردووچانەیە چەندە باوەڕم بە چۆنێتێکەیە ئەوەندەش باوەڕم بە چەندێتێکەیە لەبەرچی لەبەرەوەی کە ئێمە بۆ مرۆڤایەتیە نووسینەوە پێویستە ئەو بەرهەمانی کە ئێمە نووسین بگاتە لە دەستی مرۆڤ و بەڕاستی ئەرچی ناوەندی وەشاندنەکانە ئەرچی ناوەندی چاپەمەنیەکانە ئەرچی وەزارەتی ڕۆشنبیریە و ئەرچی ڕاگەیاندنەکانە مەسەلا من کتێبێک چاپەکەم یعنی ئەگەر کتێبەکەم شایانی ئەوەیە زیاتر بیناسێنێ زیاتر خوێنەری بۆ دروستکە بەڕاستێکی چکە تۆ بەتەنیا لە گۆشەیەکی ماڵەکەت یا لە گۆشەیەکی شوێنکارەکەت ناتوانانی هەموو شتێ بکەیت ئەوە تۆ بەس ئەرکەکەتەوەی کتێبەکە چاپ بکەیت لە پاش چاپکردنی ئۆشانخانەکان ئەرچیوەیە تۆ بناسێنێ میدیا ئەرکیوێت تۆ بناسێنێت بۆیە بێگومان چەندە ئەوە چۆنێتەکە لای منە بە چەندێتەکە بڵین لە دەرەوەیە کە پێویستە نووسەرەکان بناسرێەوە ئێمە چۆن ئەلیف شەفیقە ناسین چۆن مەسەن سادقە ناسین چۆن گابرگاسی ئامارکیزە ناسین و پێویستە مەسەلە نووسەرێکی کورد بناسرێت بەڕاستێکی ئەرچی ئەوەیە بۆیە ئەرچی میدیایە جەخت لەسەرەوە بکاتەوە پێداگیری لەسەرەوە بکات کە نووسری ئێمە بەرەو پێش بەرێت بەست ئەوەی کاگە من لە چەندێتیەکە ئێمە چۆنێتێکە و کتت لە لای خۆتە وەکو چەندێتەکەمە بەست لە چەندێتی زۆری بەرهەمەکانیە بەڵکو لە چەندێتی زۆر دووبارەبوونەوەیە و خوێنەرت بۆ دەستگاواتە تۆ وەکو چۆنێتەکەت هەر بەلاوە گرنگە بابەتێکی تەواو باش بڵاو دەکەی تۆ بەڵام زۆر بدرێتەوە بە خەڵکی وەکو چاپکردن من باوەڕم وایە چەندێتی زۆر گرنگ نییە چۆنێتێکە زۆر بەڵام ناشبێ ئەو بخێنە مێشی خۆمانە بڵێن نووسەر نابێ هەموو ساڵێک کتێبێک دەرکان نووسەر نابێ هەموو دەرکان نووسەر جاری وا هەیە تۆ سەیرەکەی هەروە بێنە بەرچاوی خۆت بیرێکەیە نیو مەتر ئاوایە بیرێکەکە 20 مەتر ئاوە ینی ئەمە ئەبێت دەربێ بەڕاستێکی لەبەرەوە من باوەڕم بەوەیە ئینسان قودرەتی توانای تا چەند مرۆیی هەبوو تا چەند خزمەتی هەبوو بیکات ڕانەوەستێت لەوەی ڕەنگە ئەم کتێبە تعبیر لە ئازاری کۆمەڵی خەڵکە ئەم کتێبان تعبیر لە ئازاری کۆمەڵی خەڵکی ترکات ینی ئەم ڕاوەستانە بۆ خۆی زۆر خەتەرە لەبەرەوەی ئێمە کتێبخانی کوردیش کتێبخانێکی هەژارمان هەیە خۆزگا ئێستا ئێمە نالی 20 کتێبی تری هەبووە خۆزگا مەولەوی 20 کتێبی تری هەبووە ئێمە چەند شادومانی مەسەلە دکتۆر فەرات پیراڵ 6 کتێبی هەیە کاک بەختیار چەند کتێبی تریە شادومانین بۆ چکە تۆ یەکێک لە کتێبەکانی هەر بەرتەوەکەوێ بیخوێنیت دوار خوێنەرێکت بۆ دروستەکە ڕاستە دەستان خۆش بێت پێمان خۆشە گوێمان لە دەقێکی بەڕێستان بێت وڵاهی دەقێکە خوێنمەوە وەڵامی ترێگەر تەندروستین ڕێوە ئینشاءالله
ناکرێت کاکە منمان لە لابێت و گوێویستی دەقێک لە بەرەمەکانی نەبین. ئەم دەقە لەم کتێبە تازایە ئەوەتە کتێبەکە ساڵی 2021 چاپ بوو. هیچ خۆم نەخۆش بووم لە دەرەوە لە دەرێ وڵات بوومان بۆیان چاپ کردوم. خۆش بێت. دەقەکە ناوی گوتیان ببە بە عاشق. دەمەوێ ببم بە موسا بە عەساکەی دەستم بۆ دوو کاتژمێر بەختەوەری جیهانێک دروستکەم. ئەوە یوسف نەبوو، من بووم کەوتمە بیری فەرامۆشیەوە. من جەستەم نیشتیمانی خۆمە، سرم خستۆتە سەر لەپی دەستم و دەڕوانمە ئەم هەموو فرمێسکەی بەناحەق ڕژاوم. ئەوەی لە کەشتەکەی نوحا بەجێما من بووم، لەناو مەراقی دادپەروەریدا خنکام. دواهەمین سەرباز من بووم کە لە جەنگی ناوخۆی خۆمدا کوژرام. هەمیشە بیابانێک هەیە لە مندا، بۆیە ناتوانم بە تینوێتی گۆرانی بڵێم. لەسەر چێلگەی کێلی هەر گۆڕەیەک ناوی مردیەکتان بینی سەرڕاوەتەوە، ئەوە منم. من ئەم شەو ئەسێرەیەکی کوژاوەم، باڵندەیەکی بریندار و ئاژەڵێکی نەخۆشم. مرۆڤێکی بوونم لەم جیهانە قەرەباڵغەدا. ئاینەکان هاتن تووشی گومانیان کردم، سیاسیەکان درۆیان بۆ کردم، پزیشکەکان نەخۆشیان خستم، ئەندازیارەکان نەخشەکەیان تێکدام، دادۆرەکان زیندانیان کردم و کچێک عاشقی کردم و ون بوو. یەکەمین با منی برد، یەکەمین تیشی خۆر منی سووتان، یەکەمین ئاو منی خنکان، یەکەمین ئاگر منی برژان، یەکەمین بەفر منی ڕەخ کردەوە، یەکەمین چەقۆ منی بریندار کرد، یەکەمین گول لەبەر من کەوت، من دواهەمین مەراخۆری ئەم سەدەیەم. بەڵێ وتیان ببە بە عاشق بووم، وتیان ببە بە ئەکتەر بووم، وتیان گۆرانی بڵێ بووم بە گۆرانی بێژ، وتیان ببە بە عاشق و دۆڕا. دەستەکانت خۆش بێ. زۆر سوپاس بۆ تۆ بە هیوای سەرکەوتن. کاکێ من زۆر جار ئەڵێن بۆ هونەرمەندان، بۆ ئەدیب، بۆ نووسەر ئەو بەهرەی هەیەتی نایژیێنێت و ناچار دەبێت لە پاڵ ئەو بەهرەیە ئەو ئەدەبیاتێک کە هەشێتی سەرقاڵی کارێکی دیکەی بڵێن تر بازرگانی بێ بۆ بژێوی ژیانی خۆی بێت. ئەمە ئاسانە و بۆ بەڕێزیشتان باوک بوون، بەرپرسیارەتی خێزان، کارکردن لە بوارێکی دیکە و بەرپرسیارەتی بەرامبەر بە خوێنەرەکانتان کە دەبێ بەرهەمی بابەتی ئەدەبیان پێ ببەخشن. ئایا چۆنە باڵانسکردن، چۆنە لە ڕۆژگاری ئێمە وەکو کوردێکیش بە هەماشەوە؟ لە ڕاستیە خەمی نووسەر ئەبێت کاربەدەستانی ئەم وڵاتە بیخوات، ئەبێت بەڕێوەلایەتی ڕۆشنبیری بیخوات، ئەبێت دەستگا چاپەکان بیخۆن. ئێمە لێرە بەڕاستی ژیان قورسە، لێرە نەبوو بە کولتور لەوەی کە تۆ نووسەر بیت و بەسەر بەرهەمەکانی خۆت بژیت. وەکو وتم خوێنەرت زۆر بۆ پەیان نەبوو، یان دەستگاکان ناتوانن خوێنەرت بۆ پیا بکەن. لەبەر ئەوە تۆ لەگەڵ ئەوەی کە نووسەری پێویستە کاری ترکەی، ئەمەش دوور تەخاتەوە لە چی دوور تەخاتەوە لە خوێندنەوە. ناتوانین بۆ شێوازی کە خۆ دەتەوێت یان بۆ تمۆحی کە خۆت بخوێنیتەوە. جاجایی کە باوک بیت و ئەرکی بەرپرسیارەتی لەسەر بێت و یا کرێنشین بیت و یان چوزانم نازانم بەختی کورد هەروە یان بەختی نووسەری کورد هەروە، ینی ئەبێت بە هەژاری بژی و بە هەژاری بمرێت. بەڵام یەک شتا دەوڵەمەنە لە معریفەیەکی قوڵی باشا دەوڵەمەنە. من پێم وایە نووسەرانی کورد زۆر جوانترە نووسن لە نووسەرانی عەرەب، زۆر جوانترە نووسن لە نووسەرانی فارس، زۆر جوانترە نووسن لە نووسەرانی چوزانم تورک زیان وڵاتانی تر جوانترە نووسن. من بەو پێی کە ئەتوانم بە یەک دوو زمان بخوێنمەوە. بەڕاستی ئێستا هەستەکەم گەنجمان هەیە لە ئاستی چی خۆفایە، گەنجمان هەیە لە ئاستی زۆر زۆر باڵایە بەڕاستیەکەی، ینی خەڵکی زۆر زۆر باشمان هەیە. لەبەرەوە بەڵێ بێگومان نووسەری کورد هەتا ئێستا لە کولەمەرگیاژی، بەڵام پۆلیشی نەیەوە. ینی خەمی نووسین، خەمی ئەدەبیات خەمێکی جددیە لە لای تۆ بڕوانە پاشخانی نووسەرانی ئێمە بزانە لە چه کارە ساتێکا ژیاون، چەند بەدبەخت بوون، بڕوانە قانع ژیانی چۆن بوو، بڕوانە گۆران ژیانی چۆن بوو، بڕوانە مەولەوی دەربەدەری شاران بووە. من ئومێدەکەم ئەمە تێپەڕێ، ئەگەر بۆ ئێمەش نەبێ بۆ نەوەکانی ئاین دەبێ، بۆ نووسەرانی ئاین دەبێ. تازە ئێمە وەکو شتێکەڵی دەست و پەنجەمان لەگەڵیان نەرم کردووە.
ئینشەڵا جارە ماوتانە و زیاتر دەتوان بەرەو پێشن و ئێوەش بارتان باشتر دەبێت. ماوەیەکی زۆر لە نێوەی کێتی نووسەراندا بوویت. ئایا پەیوەندیتان هەرماوە و لە هەمان کاتە پێتان وایە بوونی ئەو جۆرە ڕێکخراوانە چەندە گرنگە بۆ نووسەران بۆ داکۆکیکردن لەیان لە تەواوی بابەتەکاندا؟ لە ڕاستیە لە ساڵی 2014 کێتی نووسەران کەوتبوو بە شێوەیەکی خراپ کەوتبوو کە کەوتبوو ئەو داوایان لە من ئەندام بووم لەو ڕێکخراوە داوایان لە من کرد کە هەستم باوەی بیناکە بڕوخێنم و نوێژەنی کەمەوە پاشان کە بیناکە ڕوخان و نوێژەنمان کردەوە من وەکو کارمەندێک لەوێ وەکو موچەخۆرێک لەوێ ئەرکی بەرپرسیاری کار و چالاکیەکانم گرتە ئەستۆ لەو فترەیە نزیکەی 174 چالاکی جدیمان کرد و گەنجمان هێنایە پێشەوە ئیشمان لەسەر گەنج کرد من بە تایبەتی ئیشم لەسەر گەنج کرد چونکە من پێم وایە گەنج سەروەی قەومیە لە نیشتیمانە و سەروەی قەومی جیهانیشە بەڕاستیەکەی بۆیە پێویستم بۆ جیلێکی تازە بناسین جیلێکی تازە بێنی ناویەوە ئیشێکی باشمان کرد لەسەرەوە بەڵام بەڕاستیەکەی لەبەر ئەوەی کۆمەڵی گرفتی ناوخۆییان هەیە نەکرد لە قیسلێمانی لەخەکانی دەرگرفتی ناوخۆییان هەیە بەردەوام لە سیراعا بوون و لەوەیە بوون زۆر زیاتر لا ناکرایەوە ئەندامی تازەشیان وەرناگر بۆ ئەوە بتەنیا کار و چالێکەکانمان بەڕێ کرد بۆیە من لە مانگی حوتی 2021ەوە بەهۆی ئەوەی کە نەخۆش بووم و نەخۆشی کتوپڕم لێی دوورکەوتمەوە کە دوورکەوتمەوە تا ئێستا ڕاستەکەی پەیوەندی دۆستانم هەیە لەگەڵەوە هاوڕێیانمە بەڵام بۆ جارێکیش نەچوومەتەوە چونکە نە ئەو هاوڕێیانە لە منیان پرسیوەتەوانێ و دوای ئەو هەموو خزمەتەوانە و نە بەڕاستەکەی چوزانم جۆرێک لە هین هەبوو جۆرێک لە ساردبوونەوە هەبوو و من هەر یەکێتی نووسەرانم خۆشەوە هەموو هاوڕیانش کە ئیش و چالاکیمان کردەوە بەڕاستەکەی من خزمەکاریان بووم خۆشمەون یەکەیەکیانم خۆشە و مێ دەکەم یەکەیەکیان بگەنە پلەی باڵەوە تیاشان نابینم ئێستا گەنجی زۆر باشیان تیاڵکەوتووە زۆر زۆریش ئەوانی کە من هێناومەتە پێشەوە من ئیشم بۆ کردوون زۆر پێشکەوتون زۆریش باش پێشکەوتون. سپاس بۆ خۆی ئینشەڵا هەمیشە دەرەنجامەکان ئاوا ئەبینیتەوە گرنگەوەی مرۆڤ خۆی ئەنجامی کارەکانی خۆی دەبینێتەوە باش بێت و هەست دەکات کە کارێکی باشی کردووە. تا چەندێک بەڕێستان کۆڕ و نزیکبوون لە خوێنەرەکانتان بە گرنگ دەزانن ئەنجامدانی کۆڕی شاری بێت یاخە خوێندنەوەی بەرهەمەکانی خۆتان بێت؟ لە ڕاستیا من خۆم کەم کۆڕەکەم بەڵام هەمووشە ئەگەر تێبینیت کردوێت لە کۆڕەکانی من قەرەباڵغێکی جددی هەیە ئەین من خەڵکی جددی و خەڵکی زۆر خۆداسایی لە کۆڕەکانە کۆ بنەوانێ بەڵام من بۆ خۆم کەناڵ دوو کەناڵی ڕاگەیاندنم هەیە وەکو ئەو تۆڕە کۆمەڵاتیانی کە بەکارێنم ولیات زۆر چالاکم بەردەوام بڕفتێکی سەیرم هەیە لەگەڵ خوێنەرەکانماوە ئەمیست هەوەش هەر بزانین چەندێک ئەتوانرێت بیخیتە نووسەری ئێمە بەگشتی چەندێک توانێتی سۆشەڵ میدیا بخاتە خزمەتی بەرهەمەکەیەوە لەگەڵ ئەوەی کۆڕ و نزیک بوونەوەکان چەندە گرنگە بە هەمان کاتیش مەسەن سۆشەڵ میدیا چەندێک بەدڵنیاییەوە من چونکە هیچ سەرچاوەیەکی بڵاوبوونەوەی شەکانم نیە هیچ دەستگایەکم لە پێشنیە بۆیە زۆر بەجددی بیرم لەو کردەوە کە میدیا بەکاربێنم بۆیە مانگانە بۆ 20,000 کە لە وەحدەیە سەرفیەکەم سەرفی ناکەم بەشتی ترەوە یان نووسینی زۆر جددی تیاکەم یان عەرزی بەرهەمەکانی خۆمی تیاکەم یان لەگەڵ خوێنەرەکانی خۆم کۆ بمەوە قساکەم یان هەندێک شەو لایڤ و شتمان هەیە لەگەڵ خەڵکە زۆر باش و جدیەکانی وەکو بەڕێست و هەنێ خوێنەری تر هەیە کە قسەی تیاکەین لەبەرەوە من میدیام خستۆتە خزمەتی بواری ئەدەبیەوە بۆ هیچ لایەنی بواری ئەدەبی بواری ئینسانیەکەش بەڕاستی مرۆیەکەش ئاین زۆر جار من ڕاستە نووسەرم بەڵام بانگەشێوە ئەەکەم کە مرۆڤێکی پێویستی بە ئێمەیە پێویستی بە خەڵکە ینی ئەرچی نووسەر هەر ئەوە نییە دابنیشی و شعرێک بڵاو کاتی یا شتێک بڵاو کاتەوە ئەرچی نووسەرەوەی قسە لەسەر دیاردەکان بکات قسە لەسەر دیاردە جێ و ناشینانە بکات قسە لەسەرەوە بکە لەکوێ هەژارێک هەیە لەکوێ نەخۆشێک لەکوێ شتێک هەیە دەستی بۆ درێژکاو بە هەومان دەستە جەمعی کۆمەکی بکەین وانوەکو ئەرکی فیگەرێکی دیاری ناو کۆمەڵگەکە گرنگە کاتێککە تۆ پبلیک فیگەر بیرە بێ یارمەتی کۆمەڵگە بێت و ئەوانی کە خوێنەریشن بەدڵنیاییەوە خەڵک ئەڵێ تۆ ئێستا سەیری کە هونەرمەندە جیهانیەکان یان نووسەرە جیهانیەکان قسەیان هەیە ڕەواجیان هەیە مەسەسە من ئەگەر بانگەشە بۆ کۆمەڵی خەڵکم بڵێم ئەمە هەژارە و یان نەخۆشە هاوکاریکەن خەڵک قسە لای من بەرزنجی وەرەگرێت ئەزانێکە ئەوەیە بەڵێ کاکە من پرسیارێکی دیکە هەر نزیک لە بابەتی سۆشیال میدیاوە کە ئێستا خەڵکێکی زۆر لە سۆشیال میدیا و خوێنەر و بینەری نێو شاشەکانن
موبایل بێ تیڤ بێ ئایپادەکان بێ بەڵام کۆمەڵە خوێنەرێک کە تا ئێستا شانازیان پێوە ئەەکەین ئەوانە کە خوێنەری کاغەزەکان بوونەوانەی فێربوون کە دەست لە پەڕی کاغەزەکان بدەن هەڵی بدەنەوە بخوێنەوە دا چەندێک پێ دوایە ئاسانە هەر ئەم خوێنەرانە بهێنینەوە ناو سوشەل میدیا بەوەیان ئاشنا بکەین یاخود نووسەر پشت بەم خوێنەرەیان دەبێ ببەستێت لە سوشەل میدیاش بتوانێت پشتگیری بکات چونکە دەزانین لەوێش پێویست بە کۆمەڵە بینەر و بیچارێکێک پشتگیری ئەوان دەوێت گەر بە لایکێک بێ بە ڤیوک بێ بۆی بەرەمەکەت بگات یان لەوێ جۆرێک لە بینەر و بیچەرت هەیە و لە خوێندنەوەکانش لە ڕووی چاپەوە جۆرێکی دیکەت هەیە یان تێکەڵ کێشن ئێمە گرفتێکی گەورەمانەیە گرفتێکی گەورەمانەیە کە هێشتا بڵین مجتەماعی ئێمە کتێب خوێن نییە ئەو کتێبی نەکردووە بەڕاستی بە کولتور کتێبخانەوەی نەکردووە بە کولتور بۆیە کتێبخانەی کوردی هێشتا زۆری مابوو کە خوێنەر بەجێی بێڵێت بەڵام لێرە یەک شتێ ئێمە ئەتوانین لە سوۆسیال میدیا ئیسفادە لە یەک شتکەین ئیشی بەڕاستی وەزارەتی ڕۆشنبیری و دەستگا معنیەکانە کە کتێبەکان بەشێک لە کتێبەکان بەشێک لە نووسینەکان بەشێک لە شتە گرنگینە و کتێبەکان بگەڕنەوە بۆ ناو میدیا مادام خەڵک دەست نایە لە کتێبی پاڕاوەکو جەنابتەڵی بیخوێنێتەوانێ ئێمە میدیاشمان هەیە بۆ خوێندنەوە من خۆم بە هەردوو بارەکە خوێنمەوە هەم کتێبی ئەخوێنمەوە و هەمیش لە میدیا نووسینی جددی و بابەتی جددی و شتی زۆر باشە خوێنمەوە بۆیە گرنگە ئێمە ئێستا سەیریکە لە تۆ سەیری تیکتۆکی ئەو هینکە سەیری تیکتۆکی ئەوروپیکە یا ئەمریکیکە وەکو لای ئێمە بۆ قسەی هەزەلیات و مهڕیج بەکاری ناهێنن ئەوان بۆ عەرزی داهێنانەکانی خۆیان بۆ عەرزی کتێبەکانی خۆیان بۆ عەرزی شتە باڵەکانی خۆیان بەکاری هێنن و ئێمەش مەسەلە پێویستە شۆڕشێکی وا دەست پێ بکەین هەم بەشە کۆمەڵاتەکانی ناو ئەنتەرنێت بۆ ئەو بەکاربێنی بەڕاستی بەڵام زۆر جار هەندێک لە هونەرمەندەکان کێشەیان بۆ دروست دەبێت لە سەر مافی بڵاوبوونەوە و پارێزراوی مافی بەرهەمەکانیان ئێوە ئەو کێشەیەتان بۆ دروست نابێت بە تایبەت لێرە کە مافی پاراستنی بەرهەمەکان و پاراستنی فکری پێم وابێت لە زۆربەی ڕۆکان و لاوازە بۆ هونەرمەندان زەیکی من خۆم ڕائەکەم هەیە بەڕاستێکی مادام کتێبەکە چاپ بۆی تۆ نییە ئیتر یعنی چی مافی لەبەرگرتنەوە و پاراستنەوە من حەزەکەم کتێبەی کە یەک جار فرۆشتومە چوار کەس چاپی بکاتەوە چوار کەس ئینساخی کاتەوە بیبا بیخوێنێتەوە ینی بەڕاستەکەی من حەزم لەو بازرگانیە نییە بەڕاستی من ئینسانێکی سەرمایه‌دار من ئینسانێکی مرۆڤ دۆستم من ئینسانێکم خزمەتی مرۆڤەکەم من حەزەکەم هەچی نووسینم هەیە پەلپەل بکرێەوە وڵاو کرێتەوانێ بۆ با خەڵک ئیسفادەی لێ بکا بەڕاستەکەی کاکە من میدیاکان چیان کردووە پرۆگرامی ئەدەبی لە نێو میدیاکانە چەندە گرنگە بە گرنگی دەزانن و بەپێی پێویست لە میدیای کوردیا پرۆگرامی ئەدەبی هەیە لە ڕاستیا کەم تەرخەمیان نەکردووە بەڵام ئەوانیش تۆ خۆت زەیم وڵاتە لە ناو کارەسات و لە ناو قەرەباڵغیەک و لە ناو چوزانم لە ناو 1001 کێشەیە ئەژی هەر نیوسعاتێکمان بەرەکەوێ بەشی ئەدەبیات بەڵام من یەک شتم ینی بەلاوە گرنگە بەڕاستێکی ئەو تەلەڤیزیۆنانی کە خەڵک زۆر زۆر سەیریەکات ئەو تەلەڤیزیۆنانی کە زۆر زۆر گرنگە بەڕاستێکی ئاور باتەوە لەو نووسەرە جدیان ئاور باتەوە لەو نووسەر هیلاکانە ئاور باتەوە لەو نووسەرانی کە کار ئەکەن بەڕاستێکی نەکو لە کاتی نەخۆشی یا لەسەر مەرگا لە بڕۆن سەردانیکە من لێت ناشارمەوە ئەم 3 ساڵە بۆ خۆم زۆر خراپ نەخۆش بووم بەڵام نەمێشتو هیچ میدیایەک هیچ کەسێک بێ بەلامە بەڕاستەکەی بۆچی چونکە من ئەمەوێ قسە بکەم بێم لەگەڵ تۆیان قسە بکەم ئەمەوێ ڕای بڵێم ئەمەوێ باسی کتێب بکەم ئەمە باسی جوانەکانی دنیای ئەدەب بکەم نامەوێت منێکە ئەمەنە بەقووەت بووم نووسیمە ئەمەنە بە جوانی باسم لەسەر مرۆڤ کردووە لە ناو جێگایەکە بە زەریری بشانم بای بەڕاستەکەی ومێ دەکەم ئەم تۆزەشی کە هەیە ئەم تۆزەشی کە خەڵکی جوانی وەکویەوە ئێمە کۆکاتەوە بەڕاستەکەی ئەم تۆزەش لێمان نەبڕێ بەڕاستەکەی چونکە ئێمە پێویستمان پێێتی من لە هەموو شوێنە یەک نمونای جەڕمەوە سەرۆکوەزیرانی ئازەربایجان داوای کچێکی نووسەری کرد کچەکە وتی باشە من پێت ڕازیە بم بەڵام مەرجم هەیە ساڵانە 50 ملیۆن دۆلارم بیت هەموو وەزیرەکان وتیان ئەمە شتێکی ناشرین و نابێ و ئەم کچە خۆی پێفرۆشێ وتیان نا دواییسا سیرکە ئەو کچە کولتوری ئازەربایجانی گەیاندۆتە ئەمریکای لاتین گەیاندۆتە هەموو دنیا بڕۆژدانە کولتوری ئازەربایجان چی لێ هەو فەرهەنگی ئازەربایجان چۆن مافرەتە سەری خست بە ساڵانی ئەم 50 ملیۆن دۆلارە ئێمە پێویستمان بەم شۆڕشەیە ئێمە پێویستمان بۆیە چەنە سیاسەکانمان هەوڵێن ئیشەکەن چەنە مامۆستاکانمان هەوڵێن ئیشەکەن ئەوەندە ئەدەبیاتمان پێش بخەن ڕاستە چونکە ئەوە ئێمە ئەمریکای لاتین بەهۆی مارکیزەوە ناسین ڕووسیا بەهۆی دایستۆفسکی و بەهۆی تۆڵستۆی و بەهۆی چیخۆفەوە ناسین
يعني عرب بەهۆی دەیان نووسەرەوە ئەناسین فارس بەهۆی سوهراب و چەوچەوە ئەناسین بەڕاستێکی لەبەرەوە زۆر گرنگە ئێمە ساڵانە بودجەیەک تەرخام کرێ بۆ ئەوەی کە ئەدەبیاتی ئێمە بڕوات بەڕاستەکەی زۆر ڕاستە مەدڵنیایەوە ئەگەر تە دروستیتان ڕێگە بدات ئەگەر ئێمە پێمان خۆشە دقێکی کەش گوێ بیست ببین ئەگەر بۆ کاکێ من بەرزەنجی ئاسایی بێت بفەرمونون بیرم دەچێتەوە چێم هەموو ڕۆژێک بیرم دەکەوێتەوە هەم بەڵام هەرزوو بیرم دەچێتەوە چێم هەموو ساتێ دەمەوێت ڕێگەکان ببڕم و بڕۆم بەڵام هەرزوو بیرم دەچێتەوە و دەوەستم دەمەوێت لە شوێنێکدا بن پاسارێک ژێر درەختێک لە ناو ئارامیدا کوشودەم بەڵام هەرزوو لە بیرم دەچێتەوە دانیشم دەڕۆمە ناو خۆم و دەڵەمی تر دەبێت بۆ لەمە دووە ئەوانە بکەم بەڵام هەرزوو بیرم دەچێتەوە بیر بکەمەوە خۆم دەگۆڕم و دەڕۆمە بەر ئاوێنەکە وێنەی ئەوە دەهێنمە خەیاڵم و دەڵێم ئیتر تەواو بەڵام کە پێت دەگەم هەرزوو بیرم دەچێتەوە پێت بڵێم خۆشم دەوێت ڕێگاکان درێژ و قاچەکانم کورد ئاسمان بەڵند و من قەزەم گوێکانم کراوە و هاوارم مون دەریاکان فراوان و کەشتێکەم مێڵ بە قاچەکانم دەمەوێت ئەم زەویە تێی بکەم بەڵام ناتوانم دەمەوێت دەستێرێک دابگرم و دەستەکانم ناگا من وێڵم بە دوای دۆزینەوەی خۆمدا هەموو ڕۆژێک دەمەوێت گۆرانی بڵێم بەڵام هەرزوو بە خۆم دەڵێم چۆن شعرێک و پارچەیەک مۆسیقا و ئاوازێکم دەست بکەوێت هەموو شەوێک دەمەوێت شعرێک بنووسم بەڵام هەرزوو تێدەگەم مرۆڤ لەوە چیرۆکی زۆرترە لەوە بریندارترە لە ناو ڕستەیەکدا ژیانی کورت بکەمەوە دەستان خۆش بێت زۆر سوپاس کاکە من بەرزەنجی وەکو نووسەر کاکە من چی دەخوێنێتەوە لەگەڵ خوێندنەوە خودی خۆتان چەندێک دەخوێننەوە یاخود نووسەر ئەوەی کە دەنووسێت چەندە گرنگە لەو بوارەی خۆی لەو ڕەهەندەی کە خۆی تێدا دەنووسێت بخوێنێتەوە یان ئاساییە متابعی ژانرێکی دیکەش بکات و ئاگاداری تەواوی ڕەهەندەکانی دیکەش بێ بخوێنێتەوە بەردەوام اینجا خۆی بنووسێت بۆی حەز دەکەین بەڕێستان خۆتان دەنووسن ئێمە نووسینەکانیەوە دەخوێنینەوە بزانین کاگەمە خۆی چی دەخوێنێت لە ڕاستیا من بەگشتی هەموو بابەتێکە خوێنمەوە بە تایبەت ئەدەبیش ڕۆمان زۆرە خوێنمەوە بیرەوەری زۆرە خوێنمەوە و شعری زۆرە خوێنمەوە بە تایبەت ئەدەبیاتی گەنجانە خوێنمەوە چونکە من پێم وایە گەنج داهێنانی زیاترە خەیاڵی زیاترە خەیاڵی فراوانترە لەگەڵەوەشا زۆر بابەتی زانستی خوێنمەوە زۆر بابەتی چوزانم کشتتوکاڵی خوێنمەوە زۆر ینی بەگشتی ئەی خوێنمەوە چکە من پێم وایە ئێمە پێویستمان پێێتی نووسین کەرەستەیە جا کەرەستەکە کەرەستێکی زانستی بێ کەرەستێکی کشتتوکاڵی بێ کەرەستەیەکی مرۆیی بێ ینی تۆ پێویستە لە هەموو بابەتەکان بخوێنیتەوە بەڵام بەگشتی من زۆر حەزم لە بابەتی زانستیە بەڕاستیەکەی زۆر حەزەکەم لە ناو دنیای کەوکەب و دنیای زانستا بکەم یەک نمونەی خۆشە بۆ جەڕمە من عملیات بووم لە تاران چاوم عملیات کرده بوو بەهۆی کە نەزیفی خوێنم هەبوو بۆ بەیانەکەی کتێبێک لە ناو جانتاکەمە بۆ چۆنێ بۆ هەستام کتێبەکەم گرت و بەدەم چاومم خوێنەوە دکتۆرەکە هات کێشای بەسەری خۆیەوەتی کاکە تۆ چیەکەی باخۆمان تۆ باش بیتەوە ئێ بەڕاستی بۆ ئێمەمانانیش خوێندنەوە نووسین شێرپەنجەیە تازە چۆتە ناو گیانمانەوە ئەیتر نازانین کەی لەگەڵمانە کۆتایی ئەویان شتێکی ترە بەڵام بەگشتی من هەموو ژانرێکە خوێنمەوانە و زۆری جوۆ لە مۆسیقاگرم زۆری جۆرە گۆرانیەگرم ئەوە زۆریش سەر بە ئەدەبیاتی گەلانەکەم ینی حەزەکەم بزانم چیرۆکی هندی چییە شعری هندی چییە لەم ڕۆژانەیە عمود بزانم شعری بەنگلادیشی چییە ئەم بزانم ئەسیوپیەکان چۆن چیرۆکەن ئەین بیر لەواکەمەوە دایمەن میلەتانی تریش هەیە کە ئەنووسن ینی بۆ ئێمە هەر ئەو فیگەرە ڕیسانە بناسیینەوە دەوڵاتە ڕیسیانە بناسیین بیرەکەمەوە ئەڵێم بزانم وڵاتێکەکەی ناوی غانایە چۆن شعرە نووسێت چۆن چیرۆکە نووسێت چۆن شتە نووسێت هەمیشە سەرکەوتوو بن زمانی نووسین بۆ چیرۆک و بۆ شاریش چەندە گرنگی
دەدەن بە نووسینەکەی و یاخود جیاوازیان چۆنە و ڕاوبۆچوونێک هەیە کاکە من لەگەڵ کام لەمانەیە هەندێک دەڵێن کە دەبێت نووسین زمانێکی سادەی خەڵکی بێت خەڵکی شەقام چۆنە بەوە بنووسرێ هەندێکیش دەڵێن دەبێت نووسینەکان بە جۆرێک بێ کە لێکدانەوەی بیر و بۆچوونەکان بشڵەژێنێ و مرۆڤ وا لێ بکە کاریگەری لەلا دروست بێ بتوانێت کە لێکدانەوەی چڕی بۆ بکە و بێت تێبگا لەو نووسینانە کام لەم دوو بۆچوونە ڕاستە یاخود پێم وایە ئێستا باوی ئەو عەرزی زمانە نەماوە پێم وایە ئێستا زەمن زۆر خێرایە گۆران فێری کردین کە بەڵێ با سادە بنووسین کانیەکی ڕوونی بەرتریفی بەرمانگەشە و چی لەوە سادەتر لەو وشانە لەبەرەوە گۆران بنەمایەکی بۆ داڕشتین کە سادە بنووسین و خەڵک تێبگەین لەبەرەوەی دنیا زۆر خێراڕوە ژیان زۆر خێراڕوە و خەڵک زۆر مەشغوڵە و خەڵک فریایی شەکان ناکەی بە دڵنیاییەوە زمانێک بێ کە مرۆڤی کورد لی تێبگا و مرۆڤی کورد بۆی تەرجومە بکرێ و مرۆڤی کورد بتوانێت تعبیر لە ئازارەکان و لە خەیاڵ و لە بۆچوون و لە چوزان گزارش لە پێشکەوتنی خۆی تیا بکە ئەو زمانە سادەیە زۆر باشە ئێمە فەلسەفە نانووسین ئێمە چوزانم ئیش لە فیزیایە ناکەین تا لێکدانەوە بۆ وشەکانمان بکرێ ئێمە مەتەڵدا نایەنین بەڕاستەکەی ئێمە ئەمانەوێت ئەدەبیاتێکی جوانی خۆمان هەیە کوردیمان هەیە بە زمانی پاراوی شیرین و زمانێکی ئاسان بە خوێنەرەکانمان بڵین ئێمەش هەین ئەمەش ئەدەبیاتی کوردیە و ئەوانیش بتوانن بەو زمانی کە هیانیان بەو زمانی دیکەی کە فێی فێربوون وەری بژێڕن و ئەدەبیاتی ئێمە وڵاتانی تر بناسن جوانە سنوورێکی دیاریکرا و بازنێکی دیاریکراو هەیە بۆ نووسینەکانی کاکێ من کە داد نابێ بۆ خۆت بڵێ لەم سنوورە دەنووسم یاخود بەگشتی لە هەموو بارێک دەنووسن و چیرۆکیش وەکو شاعر ئیلهامە نووسەرکەی ئیلهامی بۆ هات کەی بابەتێکی بینی شاعر دەنووسێت چیرۆکیش بە هەمان شێوە یاخود لەو سنوورەیە کە بۆ داناوە دەبێ بنووسی یانەوە تاوەک ئیلهامێکی شاعریکەی هەبوو دەنووسی لە ڕاستیات چیرۆک فەزایەکی فراوانترە و ئیلهامە لە سەرەتا ئیلهامێ شتێکە تۆ بابەتێکە کاریگەری وەسە دروستەکە و تۆ ئیشی لەسەرەکەی بەڕاستی بەڵام چیرۆک سیانزە بۆ چواردە بنەمایی هونەری خۆی هەیە وە کاتچی ڕوودا و شوێن مەنۆلۆگ دیالۆگ ئیتر چنین خەیاڵ ئیتر ئەوەی کە ئەو چواردە بنەمایی کە هەیەی کەمتر لە شیعر ئاماتوانین بەرجەستکەی بەڵام لە چیرۆکە تۆ پێویستێ بەلانی کەم لە 10 پارچە لەم بنەما هونەریانە هەیە ئەوسا تۆ توانی چیرۆکێکی هونەری بنووسی بەڕاستیەکەی بۆیە بۆ من سەقفێکی زەمەنی نیە یان چوارچێوەیەک نییە لەم چوارچێوە ئیشکەم بڵێم با ئیش لەسەرەوەکەم هەر شتێک سەرنجم بەرێ بۆ لای خۆش چه کاریگەریم لەسەر دروستکە بۆ معریفەی کە هەمە بۆ باگراوەندە ڕۆشنبیری کە هەمە ئیشی لەسەرەکەم و چیرۆکێکی لەبەرهەمێنم یان شعرێکی لەبەرهەمێنم بەڕاستیەکەی دەستەکانت خۆش بێت حەزەکەم لە کۆتاییە چەند جارێک باسی تەندروستیتان کرد و ڕەنگە کەم تا زۆر هەندێک بزانین باسی ئەوشتان کردەوە زۆر حەستان نەکردووە لەو ماوەی نەخۆشیە خۆتان بخەنە بەر چاو باس بەڵام وەکو دەستپێکردنەوەتان و بە خێراتنتانەکەین و ئینشاءالله بە تەندروستێکی زۆر باش و کاری باشترەوە پلانتان چییە کارتان چییە و توانای تەندروستیشتان ئەگەر چ کاریگەریەکی دروست کرد بێ لەسەر نووسین و بەرهەمەکانتان یاخود دەوێتان گەێنێ بە کوێ بەڵێ لە ڕاستیە من پاشەوەی کە نەخۆش کەوتم لەلایەن خوشکی بەڕێزم خاتومەندانەوە 6 لە کتێبەکانم لە ئێران وەرجێڕاون و ئێستا خەریکی ئەوەن کە چاپی بکەن و لەلایەن مامۆستا خەبات شەریفەوە هیچێک لە کتێبەکانم لەلایەن دارونەشری میسانەوە بە زمانی عەرەبی چاپ کراوە ئەوانیش خەریکی ئەوەن لە پلان مایە لەم فترە نەخۆشیە دوو کتێبم هەیە کۆمەڵە چیرۆکێکم هەیە لەگەڵ ڕۆمانێکە ورد بوو لەگەڵ نەخۆشیەکەم و لەگەڵ ئازارەکانە نووسیمەتەوانی هەندێکیم لە ئوردون نووسیوەتەوە هەندێکیم لە تاران نووسیوەتەوە هەندێکیم لە سلێمانی و هەندێکی لە هەولێر نووسیوەتەوە ئێستا خەریکم هێواش هێواش پاک نووسیانەکەم و لایندەیەکە بە چاپیان بگەێنم بەڵام ئێستا لێت ناشارمەوە تۆمەحمە ئەوەیە کە بەشێک لە کتێبەکانم وەربگێڕمە سەر زمانەکانی تر و خۆشبەختانە ئێستا 6 چیرۆکم لە ڕێی مامۆستا عەبدولغەنی کاکۆ وەرجێڕاوەتە سەر زمانی ئەڵوانی و دوانیشیان لە بەشداری فستیڤاڵی فرانکفورتی کردووە ئێستا لە لایەن سەرنای کچەکەم زۆر باش پیر نییە بەڵام بڵاوم کردوتەوە لە فەیسبووکەکەمە بەشێک لە کتێبەکانم لە ئەمریکا خەریکی وەرجێڕان بۆ زمانی ئینگلیزی ئەوە زۆر دڵخۆشمەکات چکە
لە خودی نەخۆشیەکەی بوو کە ئەو کچە هاتبووتم پێتوانە بێ بەزەیت پیامان بێتەوە هاتی بۆی بمرم بۆ یە کتێبەکانم بۆ پێ من کتێبی تریشمەیە چاوەڕوانم کە ئینشاءڵڵا بەردەوام ئێستا تەمۆحم زیاتر ئەوەیە کە ئەوێنی کە نووسیمە بەڕاستیەکەی بیانگەێنم بە دنیای دەرەوەی هەرێمی کوردستان ئەوانیشی کە هەمە یەک دوو کتێبە چاپیان بکەم ئینشاءڵڵا بەدڵنیایەوە تامزرۆی و چاوەڕوانیان دەکەین چونکە ئەمانە جگە لە پێشکەوتن و کاری جوانی بەڕێستان دەستکەوتێکی گەورە و جوانیش دەبن بۆ ئەدەبی کوردی بەدڵنیایەوە پێویستمان بەوانە دەبێت هیوای سەرکەوتن بۆ دەخوازم بەڕێز هێمن بەرزنجی زۆر خۆشحاڵم کە لەگەڵمان ئامادە بوویت زۆر بەچێژ بوو پرۆگرامەکە و دڵخۆشت کردین ئینشەڵڵا هەمیشە سەرکەوتوو دەبن لە کۆتاییدا ئەگەر شتێک هەبێ من لە یادم کردبێت دەرفەتتان هەیە بۆی باسی بکەن سپاسی ئێوەکەم سپاسی کەناڵەکەتانەکەم سپاسی هەموو بینەرانەکەین کە دانیشتون جۆمان لێگرن و سپاسانەکەم هیوادارم پێ لە گەنج نەبڕن و داوا لە هەموو نووسەرانی ڕەفیقمەکەم یان هاوڕێمەکەم یان یەکەم زیاتر خوێندنەوە بەڕاستیەکەی زیاتر بیر بکەنەوە کام وڵاتە پێویستی بەوەیە کتێبخانەمان دەوڵەمەندتر بێ بەڕاستی ئازارمان زۆرە ئەتوانین لە هەڵەبجە ئەنفال 1001 چیرۆک دروستکەین ئەتوانین لە زیندانانی سیاسی 1001 چیرۆک دروستکەین ئەتوانین لە نەهامەتەکانی ئەم بەسەر ئەم گەلەیە هاتووە چ لەلایەن دەسەڵاتی ناوخۆ بێت چ لەلایەن دەسەڵاتی دەرەوە بێ بەڕاستیەکەی بخوێنەوە بەڕاستیەکەی ئەو ئازارانە کۆبکەنەوە بیکەین بە این گەلی جوولەکە بۆچی پێشکەوت لەبەرەوەی لە هەر شوێنێک ئازارێکیانە بوو کردیان بە چیرۆک بڕوانە هەموو ڕۆمانەکانە هەموو چیرۆکانە ئازاری تاک بە تاچی گەلەکەی خۆیانەکە بە هۆڵۆکۆست و بە وڵاتانی ترچیان بەسەرهێناون ئەوان لە ڕێگەی ئەدەبیاتەوە چیرۆکی خۆیانە گەڕنەوە من هیوادارم چۆن مامۆستا شێرکۆ هەموو مێژووی ئەنفالی کرد بە شەعر و ئێمەش بتوانین لە پاڵ خۆشەویستیمان بۆ کچێک لە پاڵ خۆشەویستیمان بۆ سروشت ئازاری میلەتەکەشمان بەری نەپێش چکۆ بەڕاستی دوجار بەس ئێمەی نەتوانین ئەوە بکەین دوجار ئەگەر نالی نەبووە زمان لەکوێوە بوو بەڕاستیەکەی دووبارە سپاسانەکەم زۆریشم قسە کرد دەستەکانتان خۆش بە زۆر سپاس ئەوەی پێویستمان پێێتی ئەوەیە لە لایەن بەڕێستان و کەسانی وەکو ئێوە جوانبێژ و ڕوونبێژ ببیستین و جارێکی کە زۆر سپاس بۆ بیسەران و بینەرانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی هیوادارم چێشتان لەم ئێوارە پرۆگراممان وەرگرتە بێت و سوودتان وەرگرتە بێت هیوای کاتێکی خۆشتان بۆ دەخوازم هەموو ژیانتان پڕ بێت لە ئەدەب و هونەر و ڕازاوەتر بێت کاتێکی خۆش